کاتچوان وەکو جەنابی شت ئاگاداری خۆپشاندان لە هەرێمی کوردستانی عێراق خۆپشاندانی ناڕەزایی دەستی پێکردووە بەرامبەر بەوەی کە دەسەڵات کەم تەرخەمە لە باشترکردنی ژیانی خەڵکدا. پێت وایە حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی پرۆژەیەک بێ بۆ چاکسازی و بۆ باشترکردنی ژیانی خەڵک؟ بەڵێ سپاس بۆ بەرنامەکە کاک بەڵێن بە بڕای من ئەو خۆپشاندانە بۆ باشکردنی ژیانی خەڵک نییە، بۆ داواکردنی مافی هەرە سەرەتایی خەڵکە. خەڵک مامۆستا کار دەکا پێویستە موچە وەرگێت. ئەنی ئێستا داخوازیەکان ئەوەندە دابەزیوە کە حکوومەتی هەرێم نەک لە ئاستی چاکردنی باشکردنی دۆخی خەڵکایە، بەڵکو ناتوانێت ئەو دۆخە خراپەش کە ماوەیە لەمەوە پێشە بوو وەک خۆی ڕایگرێت. مامۆستایان مافی خۆیانە، هەموو توێژ و چینە کۆمەڵایەتەکانی هەرێمی کوردستان مافی خۆیانە، داوای مافی خۆیان کەن، داوای باشکردنی گوزەریانیان بکەن، تەنانەت داوای زیادکردنی موچە بکەن، داوای زیادکردنی دەرماڵە بکەن و بەگشتی دۆخی مامۆستایان ئیمتیازاتیان بنێ. ئەمانە هەمووی مافی ئەم چینە ئەم توێژە گرنگەیە فێری خوێندەواریەکە. بەڵێ کاتچوان لەم سەروەختی بڵاوبوونەوەی کۆرۆنایە، لەم سەروەختی قەیرانە ئابووری کە جیانیشی گرتوتەوە بەوەی دابەزینی نرخی نەوتەوە، حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت چی بکات؟ ئەتوانێت ئەو پارانەی کە باس کرا بە ملیارەها دۆلارە لە ئەمریکا و ئەوروپا بیگەڕێنێتەوە دابەشکە بەسەر خەڵکە. زۆر بە سادەی ئەوە لە چەندین سەرچاو ئەوواڵانە بڵاوەتەوانێت. ماوەی لەمە پێش میدیایەکی ئەمریکی باسی کرد لە دانیشتەکانە وەک ئەوەی من پێم گەشتوەتەوانێت ئەمریکەکان پێیان وتون کە بڕۆن پارەکانتان بیانناوانێ و دابەشکەن بەسەر خەڵکەکانی خۆتانە. ئەو پارەی خەڵکە، پارەی خۆیان نییە، میراتی کەس نییە بەڕاستی. پارەی سامانی سەرخان و ژێرخانی هەرێمی کوردستانە لە چەند ساڵی ڕابردووە بردویانە و لە ئەمریکا و لە ئەوروپا کۆشکی پێکردن و لەم ماوەی ڕابردووە دەرکەوت کە دوو کۆشک کڕاوە کوڕەکانی مەسعود بارزانی کڕیوانە. وەوە ئێمە نین باسەکەین، ئەوە میدیای ئەمریکیە کە باسێکە بەوێنەوە بە بەڵگە و بڵایان کردەوە. با بچنە و پارە بێنەوە دابشکەن بەسەر ئەو خەڵکی کە نانیە بیخوا. باشە کاکچوان، هەر پارتی دیموکراتی کوردستان نییە بە تەنیا بەرپرس بێت لەم ڕۆژەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە. حزبەکانی تر لایەنەکانی تری کە بەشدارن لە پرۆسەی سیاسی هەرێمدا ئەمان چەندێک بەرپرسیارەتیان دەکەوێتە ئەستووە؟ بەتاکید یەکێتی نیشتیمانی لە 1990ەوەیەکەوانەیە تا ئەمڕۆ تا ئەم کاتە کە جێگری سەرۆکی حکوومەت لە یەکێتیە و جێگری سەرۆکی هەرێم لە یەکێتیە و دەسەڵاتەکان بە جۆرە لە جۆرەکان نیواونی بەشیان کردووە. بەرپرسی سەرەکین لەم دۆخە لە پەنا ئەوەشە هێزەکانی ناو حکوومەت و تەنانەت دەرەوەی حکوومەتیش ئەوانیش بەرپرسن. ینی سبەینێ یادی کۆچکردنی نەوشیروان مستەفایە، ئەوە 12 ساڵە بزوتنەوەی گۆڕان دروست بووە و بزوتنەوەی گۆڕان لەم 12 ساڵەیە زیانێکی زۆر گەورەی لە ڕەوتی ناڕەزایەتی خەڵکی هەرێمی کوردستاندا لانی کەم بۆ 15 ساڵ ئەو ڕەوت و ئەو ناڕەزایەتی و ئەو مەی لە مافخوازیەی خەڵکی کوردستانی هێنایە دواوانە. ینی پێویستە کادرە وشارەکانی ناو بزوتنەوەی گۆڕان تەنانەت نخبەش بەداخەوە نخبەتری قسە لەسەر ئەم پرساکەن. کامە پرسێکە یەکێتی و پارتی چەند زیانیان لە خەڵکی کوردستاندا و چەند بەرپرسن لە گەندەڵی زوتنەوەی گۆڕانیش و شخصی ڕەحمەتی نەوشیروان مستەفاش بەرپرس سەرلانی کەم لەم 12-15 ساڵی ڕابردووە بۆچی ناڕەزایەتی خەڵک کە لە ترۆپکا بوو گیانیان بەم ڕۆژە و هێزە ئیسلامیەکانیش بەڕاستی بەرپرسن وەک قسەکە لە سلێمانیا لە خۆیان کردەوە بە کەڕی شەربەت. ئەمانە کاگێ بڵێن هیچ قسە ناکەن. ینی هێشتا پارێزبەندی بە تەواوەتی کاکسۆران عومەر دەستانرا بۆوانێ خەریکە بە خەڵکی فرۆشتنەوانێ ئەڵێن ئێمە قوربانمان داوە. یارە من دەستخۆشی لە نمونەی وەکو کاکسۆران دەکەم بۆ ئازایەتی و توانای خۆیەتی وەکو کاکە کەس، بەڵام هێزە ئیسلامیەکان لەکوێن بۆ لەسەر قسەی خەڵک نایەنە. ینی تا ئێستا دوێنێ پۆستم بینی بەرپرسی گەورەی حیزبی ئیسلامی خەمی ئەوەیەتی لە یەکێک لە بارەگەکانی نەتەوەیەکگرتوەکان یا پەرلەمانی ئەوروپا لە بەغا ئاڵای ڕەگەزبازی هاوڕەگەزی بەرز کراوە. ئەمانیان گرنگترە لە قوتی خەڵک.
بۆیە هەموو هێزەکان جواب بە پرسیارەکەی جەنابێ هەموو هێزەکانی دەرەوەی پارتیوێکێتیش بەرپرسن و بەرپرسی ڕاستە و خۆن لەم دۆخەی کە خەڵکی تێکەوتووە و لەم دۆخە خراپیا کەسیان جوورەتی ئەویان نیەخۆیان کەن بە خاوەنی مەسەلەکە. کاگ شوان بەڕای جەنابەت ئەم ڕەوشەی کە ئێستا لە هەرێمی کوردستانی عراقدا هەیە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەخاتە بەردەمبیرکردنەوەیکی نوێ بۆ گۆڕانکاریەکی ئەگەر کەمیش بێت لە سیستمی فەرمانڕەوایەتیدا. من بەش بە حاڵی خۆم بەداخەوە ڕەشبینم، بەڵام لە هەمان کاتیشا چاوەڕێ ئەوەکەم تەقینەوەی گەورە ڕووبات. ئەو دۆخەی ئێستا تەنانەت وەک دۆخی 2011 ژنیە، وەک ڕووداوەکانی حەفەی شوباتی ژنیە. ئەو کاتە ئاستی وەبەرهێنان باش بوو، دۆخی گوزەرانی ئابووری خەڵک باشتر بوو، بەگشتی دۆخی هەرێمی کوردستان ئامنتر بوو. ئێستا لە هەموو ڕوویەکەوانێت تورکیا لەلایەک دەستپێوەردانەکە، بەغدا فشارەکانی ڕۆژ بە ڕۆژ زیاترەکە، پێگەی کورد زیاتر لاوازە بێ، لە ناوخۆیان ڕزایەتەکان زیاترە بێ، بێمافی زیاترە بێ، زۆر زیاترە بەڵێ زۆر هەڵاکەن، بە تایبەتی پارتیوێکێتی زۆر هەڵاکەن بە هەمان دید و بە هەمان ڕەفتاری 11-12 ساڵ لەمەوە پێش مامەڵە لەگەڵ خۆپیشاندەران کەن. خۆپیشاندەران زۆریان بۆ هاتووە باوەڕکە کاک بڵێن خەڵکی ئەمە زۆر بە ئەخلاقە، خەڵکی ئەمە تا ئێستش کە باسی خۆپیشاندانەکە یەکەم داوای لە خۆپیشاندەران و لە خۆیانەوەیە کە بۆ نمونە پەلاماری دەستگا حکوومیەکانیان چووکەوە مڵکی میلەتە. یعنی خەڵک ئاگاهی تا ڕادێکی باش لەسەرەوەیە، بەڵام ئەم دەسەڵاتە کوردی ئێمە تا سەر ئێست نابەرپرسە و تا سەر ئێست گەندەڵە و ئەوەی ئێستا ڕوەدا بەرهەمی 30 ساڵی حکومڕانی خراپی حکومڕانی ئەمانە هیچی دەوڵەت نین و ئەو حکومڕانیش کردویانە حکومڕانێکی گروپگەرایی بووە لە ناو حیزبەکانی شا گروپی خاوەن نفوزی تایبەت و دیاری کرا و مستەفید بوون وەک لە کۆی ئەندامەکانی حیزبەکە. بۆیە نمونەیەکی زۆر ناشرینە و من وەک کوردێک هیچ خاڵێک نابینم شانازی بەم دەسەڵاتە کوردیەوە کەم لە 30 ساڵی ڕابردووە. زۆر بەداخەوە بە ئازارەوە قسەیە. کاکشوان زۆر سپاس دەکەم.